بە پێی ڕۆژنامەی واشنتۆن پۆست، تێچووی جەنگ تا مانگی داهاتوو دەگاتە 37.5 میلیارد دۆلار. وەزیری بەرگریش داوای 67 میلیارد دۆلاری زیاتر بۆ قەرەبووکردنەوەی کۆگاکان دەکات. مارک کانیسیان لە سەنتەری توێژینەوەی استراتیژی و نێودەوڵەتی ڕای دەگەێنێت. تێچووی جەنگ تا حوزەیرانی ڕابردوو لە نێوان 35.2 بۆ 42.5 میلیارد دۆلار بووە. بە پێی خەمڵاندنی سەنتەرەکە تەقەمەنی گەورەترین بەشی تێچووی جەنگەکەیە کە بە 26.1 میلیارد دۆلار دەخەمڵێنرێت. ئەمەش جیاوازیەکی زۆری لە نرخی چەکی بەکارهێنراوی نێوان هەردوو لا دەرخستووە. هەر ئەو سەنتەرە پێی وایە ئەمریکا زیاتر لە 200 موشەکی بەرگری سیستمی تاد کە نیوەی کۆگای وڵاتەکەی بۆ پاراستنی ئیسرائیل بەکارهێناوە کە نرخی هەر دانەیەک 15 ملیۆن دۆلارە. لە 4 هەفتەی یەکەمیشدا 850 موشەکی تۆماهۆک هاوێژراون کە نرخی هەر دانێکیان 2 ملیۆن دۆلارە و تێچووی دووبارە بەرهەمهێنانەوەیان 2 هێندە دەبێت. بە پێی خەمڵاندنەکانی پەیمانگای ئینتەرپرایز و کۆنگرێز 5 میلیارد دۆلار بۆ چاکردنەوەی بنکەکان کە بەرهێرش کەوتون پێویستە. 42 فڕۆکەشتیا چوون یان زیانیان بەرکەوتووە. خەمڵاندنەکانی پەیمانگای ئینتەرپرایز دەری دەخەن ئەم جەنگە تێچووی لەسەر هەر هاوڵاتێکی ئەمریکی گەیشتووە بە 115 دۆلار. لە کۆتاییدا لیندا بێڵمز پسپۆر لە زانکۆی هارڤاردیش دەڵێت تێچووی کۆتایی و درێژخایەنی جەنگ قەرزەکان و چاودێری سەربازە دێرینەکان و پڕکردنەوەی کۆگاکان لەوانەیە 1 تریلیۆن دۆلار تێپەڕێنێت.